علی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئێستا ڕۆژی کەرکووک چۆنە بۆ ئەوەی کە هەڵبژاردنی تێدا ئەنجام بدرێت و کەرکووک و دەوروبەری؟ زۆر سپاس هێدی خان. وەڵا ئێمە ماوەیەکی زۆرە ئامادەکاریمان بۆ کردووە کە هەڵبژاردن ئەنجام دێت. خۆ دەزانی ئێمە تەنها هەڵبژاردن ئەتوانین لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەم جارە ئەو دەستکەوتانی کە لە دەستماندا و بە تایبەتی لە دەوڵەتانی 16 ئۆکتۆبرەوە بتوانین تەنها لە ڕێگەی سنووقانی دەنگدانەوە بتوانین ئەو دەستکاندنەوە بەدەست بینەوە. جا بۆ مەبەستە ئێمە ماوەیەکی زۆرە ئامادەکاریمان بۆ کردەوەی پرۆسی هەڵبژاردن بە تایبەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بکرێت بۆ ئەوەی بتوانین هەم خۆمان ئامادەکەین کردو و هەمیش جاریکەش بتوانین ئەو پۆستانی کە لە دەستمانداوە وەکو عەرزم کردی بەدەستی بینینەوە. دەتوانرێت لە ڕێگەی ئەم هەڵبژاردنەوە ئەمە بکرێت یان تەنها وەکو پێشنیار وەکو دەنگ و باسی لێوە دەکرێت؟ بەڵێ بەدڵنیایەوە هەڵبەتە بۆ ئەم هەڵبژاردن بۆ خۆتە زانی ئەمڕۆ مشتمەڕۆژی زۆری لەکەوتەوە هەتاکو بەرە بەیانی ئەم بەیانیە کە یاساکە هێشتا بەتەواوەتی یەکلا نەبووتەوە، ینی خاڵەکانی تری، بەڵام هەندێک خاڵی کە گرنگە یەکلا بووتەوە، بەڵام خاڵیش کە لە هەمان گرنگترە بۆ ئێمە خاڵی مادەیەکە بوو، مادەی 35 بوو لە یاساکەی پێشترا کە تادیل نەکرا بوو. ئەو یاسایە کاتی خۆی ئێمە ئەو مادەیە کاتی خۆی دوو فەقەرەی هەبوو، ئێمە تەعانمان کردبوو کە مادەی 35 بوو تایبەت و بە تەدقیقی سجلی ناخبین بوو. ئێمە ڕەتمان کردەوە محکەمەی تحاجی لە بەرژەوەندی ئێمە یەکلای کردەوە، سکاڵاکە یەکلای کردەوە. جا بۆیە لانە عەرەبیەکان و لانە تورکمانەکان بە تابعی لانە سیاسیەکانن ئەوانە داوا نەکرد ئەم مادەیەوە خۆی بێنێتەوە، بەڵام باڵانی ئێمە لە پەرلەمان و هەموو فراکسیۆنە کوردەکان بەگشتیش بە تایبەتی برادرانی ئێمە لە فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراقا و لەگەڵ هاوکارەکانمان لە بەقا لە ناو پەرلەمانە هاوڕا بووین لەوەی کە ئەم مادەیەوە خۆی تێنەپەڕێت، کاتی خۆی سکاڵا کراوە لەسەری و محکەمەی اتحادیە ڕەتی کردەوە. کێشەکانی چییە؟ کێشەی ئەم مادان، کێشەی ئەو دوو مادەی کە جناب باسی لێوە کرد چییە؟ هێڤیغان مادەی 35 مادەیەکە لە حەو فەقەرە پێکاتوە، دوو فەقەرەی تایە زۆر گرنگە، زۆر گرنگ کاتی خۆی ئێمە سکاڵامان دژی تۆمار کرد و ڕەتمان کردو لە 2019 کۆتایی 2019 بوو لە هەمواری دووەمەکە، ئەمە هەمواری سێمێ ئێستا حاڵی حاسب بۆ یاساکە کرێت. ئەوەیە کە داواکە تەدقیقی سجل ناخبین لە کەرکووک بکرێت بە فترێکی قیاسیە لە ماوەی 6 مانگە. ئەم تەدقیقا دوو بەڵگەنامە بکرێتە پێوەەر بۆ تەدقیقەکە. هەوی ئەحوالی مەدنی کەرکووک بەڵگەنامەیەش کار فۆرمی خۆراکە. هەوی ئەحوالی مەدنەکەی ئێمە وەکو کەرکووکی شێشەمانەیە، قەزەی کوردیش لە کەرکووکی ئەمە هەوی ئەحوال مەدنیە، یەکێک لە شێشە گرنگەکانی هەستیارەکانی ئەحوالی مەدنی. لەبەرەوەی ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە بە ئەسڵ کەرکووچین، کاتی خۆی ڕاگوازراون بۆ شوێنەکانی کە ڕاگوازرا، مەسەڵەن بۆ تەرحیل کراون، نفوسیان چەمچەماڵە، بەڵام فۆرمی خۆراکیان کەرکووکە. بەڵام سنگاوە ئاغجەرە لە هەندێک شوێنی کە لە قارکەرەمە لە هەندێک شوێنی کەش خەڵکمانەیە بەو شێوەیە. ئێمە نزیکەی 40 بۆ 50,000 دەنگدەری لەم بابەتەمانەیە کە کەرکووچیشن، بەڵام هەوی ئەحوال مەدنیەکانی ئەم شوێنانەیە لەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێت. بەڵێ ئەمانە لەبەرەوەی بۆ خۆ دەزانی کە مادەی 140 ئیقرار کرا، کە مادەی 140 ئیقرارکە بۆی جێبەجێ بکرێت. ئەم هاوڵاتیانە ئەم خەڵکانە نەیانتوانی فۆرمی بڵێنیانی سجلی ئەحوال مەدنیەکان بگوازنەوە بۆ کەرکووک، لەبەرچی لەبەرەوەی سجلی ڕاگیرا بە بڕیاری دەستوری کە بڕیاری بڵێن مادەی 140 وتا هەتا جێبەجێکردی مادەکە، چونکە بەشێ لە ئاساییکردنەوەی کە خاڵی یەکەمی جێبەجێکردی مادە بەشێکی پەیوەندی بە ئاساییکردەوەیە. ئەو بەشەی کە ئاساییکردەوەیە کە پەیوەستە بەشی گەڕانەوەی ئەم قەزا و ناحیانەیە کە قەزا و ناحیەکان گەڕانەوە سەر کەرکووک، ئەو کاتە بە تلقائیە بە تەبیعی هەوی ئەحوال مەدنیەکە دەبێتەوە کەرکووک. بەڵام ئێستا ڕێگری هەیە ناتوانین ئەوە بکرێت و دەنگدەرێکی زۆری کوردیش لەسەر ئەم شوێنانەیە هەوی ئەحوال مەدنیەکەیان کەرکووکە، بەڵام فۆرمی خۆراکیان کارتی زانیاریدا نیشتەجێبوونیان کەرکووکە، ئەمانە ئەو کاتە مەحرومەکران بەپێی ئەوەی کە کاتی خۆیان کە دایان نابوو. بەڵام خۆشبەختانە محکەمەی اتحادیە ڕەتی کردووە. ئەم جارەش ئەو لانە سیاسیانە ئەیانەوێت داینێنەوە لەم یاسایە، بەڵام برادران لە پەرلەمان بەگشتی ڕەتیان کردەوە و هاوکارەکانیشمان لە ناو پەرلەمانی عێراقی پشتیوانی ئێماکەن بۆ ئەوەی، بەڵام ئەمە هێشتا حەسن نەبووە. کەرکووک و ناوچین لە دەرەوەی داری هەرێمی کوردستانە. بەڵێ بەدڵنیایی وەگەورترین کێشەی ئێمە لەسەر ئەم یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەم مادەیە بوو. ئەم مادەیە
کە ئێمە خۆشبەختانە پشتمان بۆ ئەستورە کە محکەمەی اتحادیە ڕەتی کردەوە دوو فەقەری ڕەت کردەوە ئێمە لەگەڵ فەقەرەکانی کا کێشەمان نییە هیچ گرفتێکمان لەگەڵیان نیە بەس تەنها ئەو فەقەرەیە کە پەیوەندیە بە سژی ناخبینەوە ئەمە بۆ ئێمە گرفتێکی گەورەیە و پێشنیارشمان کردووە کە چۆن چارەسەریکەن پێشنیارەکەشمان ئەوەیە کە هەر دقیقیشی سژی ناخبین لە کەرکووک بکرێت دەبێ بە پێی دوو بەڵگەنامە بکرێت یەکەم کە سجلاتەکانی ساڵی 1950 ئەحسای 50 هەبێ کەرکووک بێت لەگەڵ فۆرمی خۆراکی کەرکووک بێ ئەم دوو بەڵگەنامە بۆ هیچ گرفتێکمان نییە ئەو کاتە ئینسافێکی تایە کە بۆ بزانین لە دوای 50 چی هاتووە کە شمولی ناکات ئەو کاتە بەڕاستی من لە قازاجی هەم لە قازاجی کوردە هەم لە قازاجی تورکمانیشە. باشە ئێستا ڕۆژی ئەو ناوچانی دەروی داری هەرێمی کوردستان و کەرکووک لەبارە بۆ ئەنجامدانی هەماڵبژاردنە لە ڕۆی ئەمنی بێ ئەو دەکاری تەکنیکیانی بابەتە تەکنیکیانی پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە خۆی لە ڕاستی ئەگە بیتە سەر حقیقت ئێمە غەدێکی گەورەمان لێکراوە بۆ خۆتە زای دووە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئێمە بە زۆرداری کۆمەڵێ پۆستیان لێمان زەوت کردووە لیان سندینەوە بەڕاستی ئەمەش بەشێکی پەیوەندی بە خۆمانەوە هەبوو کە ئەوانەی بەشێکی کورد بوون خۆیان سەر بەهێزێکی لاریکی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بوو نەگەڕانە بۆ شارەکە پۆستەکانیان لێ زەوت کرا و خەڵکیکەی لە عەرەب و تورکمان هاتۆ شوێنەکەی و بەشێکی بە تۆبزی بە زۆری لە ڕێگای ئەو هێزەی کە هاتۆ لە کەرکووک ئێستا حاکمە ئەو هێزە سیاسی هێزە عەسکەری کە لە حاکمە ئێستا ئەوانە بەڕاستی هەم پۆستی پارێزگارە هەم قایمقامەکانە هەم هەندێک مدیناحیتایە و هەم پۆستی بەڕێبەرە گشتیەکانە ئەمانە بەشێکی لە کورد سەندراوەتەوە بە تۆبزی بە زۆری یعنی غەسب کراوە کەواتە ئەم شارە بەرنسبەت ئێمە بە دیوێکا بە دیوەکان داگیر کراوە بەلەبەر ئەوە ئەم مەوزوعە بەلای ئێمەوە ئاسایی نییە و هەڵبژاردن تایە پێویست بوو پێش هەڵبژاردن ئەم دۆخە ئاسایی بکرێت دۆخی شاری کەرکووک ئاسایی بکرێتەوە بۆی ئێمە لە دۆخێکی زۆر ئاساییە وەک پێش 16 ئۆکتۆبەر دەبێتەوە ئەو کاتە بۆ ئێمە زۆر لەبارە گونجاوترە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر بڕیاری کە بڕیار دراوە لە 6 ئیم ساڵە کە هەڵبژاردن ئەنجام درێت ئێمە بە خۆمان ئامادەکاریمان کردو بۆ ئەو پرۆسەیە بۆ ئەوی بتوانین بە هەموو شێوەیەک بتوانین لە ڕێگەی سنووقانی دەگدانەوە بتوانین ئەو پۆستایی لە دەستمان چووە بیگەڕێنینەوە و پارێزگارێکی کوردی نوێ دابنین بۆ شارەکە ئەوەش بە هیمەتی هەموو لایەنە کوردستانەکانە بێت و بە جەماوەری شاری کەرکووک و دەوروپشتێت. باشە کاک عەلی ئەرکی پاراستنی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەروی دارەی هەرێمی کوردستان پشکی شێریشی پاراستنەکەی بەر حیزبە کوردیەکان دەکەوێت ئەو کە ئەو لایەنە پەیوەندیدارە کوردیانی کە لە کەرکووکدا هەن بۆ ئەم کێشانی کە ئێستا جەناب باسی لێواکەی چی کراوە بۆ چارەسەرکردنی حیزبەکان بە کۆدەنگی کەرکووک بۆتە قوربانی ململانەکان؟ بە دڵنیایە هیڤێخان کەرکووک گەورەتی قوربانی بینی سراعاتی حزبی کوردستانی بە تایبەتی یەکێتی و پارتی بەڕاستی باجەکەی ئێمە لە منطقەی جێراکۆگەی دەین و داویشمانە و ئەگەر بەردەوامیش بێ خراپتریشە بۆیە لەبەرەوە دەبێت یەکریزی هێزە کوردستانەکان بۆ ئێمە زامنی دەستەبەرکردی دەنگی زۆرە بۆ ئێمە لەم ناوچەیانەیە لەبەرەوە ئەگەر بێت و ئێمە یەکریزیش نەبین ئەمجارە چونکە بۆتە مەوزوعی یەکدایریە یەکدایرەکە پێویستی بە یەکریزیە لەبەرەوەی بە یاسای بە ڕێژەی یاسای ژماری مەسەڵەن 1.7 سانلیگۆ نظامی سانلیگۆ دانراوە کورسەکان دابەشەکرێت بۆی ئێمە گرنگە بە تایبەتی ئەمجارە بۆ کەرکووک بەپێی ئەو سەرژمێری کە لە ینی بڵین ئەوی وەزارەتی تەختیکە لەسەر نزبەی سوکانی کە لە کەرکووک دایناوە کەرکووک لەو 2019 ملیۆنێک و 639,900 قسوور دەنگ بووە کەواتە کەرکووک 15 کورسی بەرەکەوێت لەم 15 کورسێکە ئەگە بێت و هێزە کوردستانەکان قایمەی کورد 50 زائید یەک نەبوو ناتوانین پۆستی یەکەم یەکلا بکەینەوە حەسم بکەین لە بەرژەوەندی کورد لەبەرەوە پێویستەکە لەسەر کورد هەموو کێشەکانی هەکەیەتی وەلاینێت لە پێناو یەکریزی و یەک هەڵوێستی لە منطقەی جێناکۆک بەرگشتی و وەکەرکوشی بە تایبەتی چونکە بەڕاستی ئەگە بمانێت ئەو پۆستانە بەدەست بێنینەوە و دەسەڵاتمان هەبێت لەم منطقانەیە و ئەهمیێت و ناسنامی ئەم ناوچانە بەپارێزین پێویستمان بەوەیە یەکریز و یەک هەڵوێست باشە کاگالی بەدەر لەم بابەتانە کەرکووک بە دۆخێکی ئەمنی جیاوازی شتا تێپەڕ دەبێت جیاواز لە پارێزگاکانی دیکە و محافظەکانی دیکەی عێراق چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی کەمەی خزمەتگوزاریەوە و ئەو سیراع و ململانی سیاسی کە لە کەرکووکە شڕ بۆ تۆ جۆرێک وەلاندراوی بۆ خراوە یعنی جۆرێک لە وەلاخستنی پێوە دیارە ئەمێ بزانم ئەم هەڵبژاردنین کە دەکرێت کاریگەری لەسەر حیزبە کوردیەکان دەبێت حیزبەکانی دیکە دەبێت لەو پارێزگا بە دڵنیای هیڤێخان ئەمە من زۆر جار ئەم قسەی دوو پات کردەوە ئەم جار لە بەرنامە لەم دیداری بەڕێز شتا هەر دوو پات یەکەمەوە
دەنگدان لە منطقەی جێناکۆک دەنگدانە لەسەر چارەنووسی ئەم ناوچانە ئەگەر هەر جۆرە دەنگدانە بێ هی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بێ یان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێران بێت لای ئێمە وەک ڕاپرسی وایە بۆ ئێمەی کورد فقط ڕاپرسیە لەسەر ئایندەی چارەنووسی ئایندی ئەم ناوچانەکەواتە هەم ئەمێمە پامێش برێنن بۆ هەموو خەڵک گرنگە چونکە کاریگەریەکەی خوا نەخواستە بە سلمی بشێتەوە کاریگەریەکەی نەک لەسەر حیزبە کوردستانەکەم بەڵکو لەسەر تاک بە تاشی کوردستانی ئەم ناوچانەدا ئەنێ بۆ ئاگاداری هەموو بینەران و هەم بەڕێست و هەموو خەڵک بۆی خەڵک دەبێت بە تەوژمێکی بەرزەوە بە گوڕوتینێکی بەرزەوە زۆرەوە بە گەرمیەوە پێشوازی لەم هەڵبژاردنەکەینەوە بە بەشداریی کارا بکەین چونکە بەشداریکردنی ئێمە زۆری بەشداریکردیمە زامنی دەستەبەرکردنی مافەکانە جا بۆیە گرنگە بەڕاستی دەوێت هەمومان یەکرس بین. بەڵێ کاگالی زۆر سپاس دەکەم کامە دەبووی بە حکومی کە جنابەت چەند خولێکێک دواکەوتی لە کاتی بەرنامەکە پێم خۆش بوو کە گفتوگوی زیاتر لەگەڵ جناب بکەم لەسەرم بابەتە دووبارە سپاس بۆ بەڕێز عەلی محەممەد لێپرسەی دەستگای هەڵبژاردننیەکێتی لا کەرکووک ڕاستەخۆ لە کەرکووک کۆمیانی وی ماندوونەبی کاگالی